سڵاوت لێبێت پێمان بڵێ لە ئێستادا بارودۆخی قەزای دروستخورماتوو چۆنە؟ ئەزرێ باشسڵاو لە تۆ لە بینێرانی نارتیوا دیارێت لە ئێستادا بارودۆخی قەزای دروستخورماتوو ئارامە ئەو دۆخەی پێشی بۆ گەڕاوەتەوە ئەویش دوای ئەوەی کە هێزەکانی پێشمەرگە و چەکدارانی حەشدی شعبی لەسەر چەند خاڵێک ڕێکەوتون و بڕیاریاندا شەڕ ڕابگرن. من ئێستا لە ناوچەی پیشەسازی قەزای دروستخورماتووم، ئەوەی کە لە پشتی منەوە دیار ئەگەر وێنەگر هاوکارم بێ بەشێکی زۆر لە دوکانەکانی ناوچەی پیشەسازی قەزای دروستخورماتوو سووتێنراون، وەکو دوکاندارەکانی ئێرە باسیلیەکەن زیاتر لە 200 دوکان سووتێنراوە. من بۆ زانیاری زیاتر ئەچمە لای دوکاندارەکانی ئێرە سڵاو لەبێ ژمارەی دوکانانی کە سوتاون نزیکەی چەندن و هۆکاری سوتانی ئەم دوکانانە چۆن؟ نزیکەی 200 دوکان سوتاوە، ئەوان لە ناو بازار دوکانمان زۆر سوتاوە، دوکانی کورد سوتاوە، خەڵکش و عام هەڵساوە. ئەم هەموو منطقەی پیشەسازی دوکانی تورکمانی لێ باید دوکانێکی ئاڵتوونی ئێمە نییە کە دوکانی کوردێکە سوتاوە، دوکانی خانی 25 خانی هەر ئیمشەو لەو دیمسکە سوتاوە. ئەمە ئەبێ حلێکی بە بگرێ، ئەمە 6 مانگە ئەوە ساڵێکە دوکانمان لە ناو بازار ئەستوێ، ئەمە تازە شتێکی تازەیە لە منطقە سوتاوە. پێویستی بە حلە ئەبێ قیادەی کوردی بڕیارێ بدا لەسەر بڕیاری قایمقام هەموو شتێکی پیان ڕاگەیانەوە بێنە هانامانەوە بێنە حلمانەوە. پێویستێک ئەم مۆزوع حلکەن، داعی ناکە خەڵ لە دڵە ڕاوکییا بێ خەڵک ڕابکا. ئێستا هەموو کوردەکان دوکانەکانی چۆڵ کرد لەبەرەوەی هێزێکی هێناوە ئێژن حیزبی شعبی و تەمای تعدایە ئەم شتێلە بە ئەم شتە کۆتایی بێ وەکو قیادەی کوردی ئەبێ هەولێکمان لێ بدا. لە دوو ڕۆژە قیادەی کوردی وەی سوێرەوە سەر خەت نەهاتووە، تەنانەت یعنی تەنانەت بەس ئێمە قایمقامەکەمان دیفاعمان لێکا. زانیاری لەوە هەیە وەکو خۆشە باسەکەی کە ژمارەیەک چەکدار کە سەر بە ئاسایبی ئەهل الحەقن بەنیازن بێنە ناو قەزای دروستخورماتووە. ترسی ئێوە لەو هێزە چییە؟ وەکو هاوڵاتیانی دووز خەڵکەکە ترسی نییە، بەس ئەگەر حکومەتی کوردی لە پشتمان بێ وەکو قیادەی کوردی دیفاعمان لێ بکە 100 ساڵان ماوە ئەوان بێنە سەر ئێمە. ئێمە لە داعش نەیتوانی سەدام حوسێن نەمانی تەوانۆگەرگیان ئەوان بمانتایەنەوە، بەس داوامانەوەیە ئەم شتە حلێ بکەن بیگەن نەحلێک و ئەم خەڵکە نەجاتە لەم دڵە ڕاوکیەوە. خەڵک ئەوەی دوکانی سوتاوە دوکانی کوردی سوتاوە لە ناو پیشەسازی ئەوە دوکانە بڕۆ تەسویرەکە با نیشانیدا دوکانی کوردە سوتاوە بخۆ. زۆر باشە بلوی کە ئێستا هاتمە ئێرە و بینیم بەشێک لە دوکاندارەکانی خۆیان چۆڵە کرد و شتەکانیان نەبرد. ئەمە سەبەبی چییە؟ وەڵڵا سەبەبی ئەوەیە لە ترسی ئەوەیە تا ئێژن ئەوان شتیان ئەیسوێنن. چەند دوکانێکی کورد ماوە ئەوانش بەتاڵێکانژن بۆ بێن بیستێنن ماڵەکە هەرچی خەڵکی ئیشەکە لەم سنایە کردێتە ناو دوکانەکە و کەسابەتی لەسەری دیتر لەسەر چی بژێ؟ ئەمە ئەبێ بگرێتە حلسەیەکە ئەمە ئێژی جەلەولایە ناو جەلەولە ئاوا چۆڵە نەک ئەمە دروستخورماتوو کە شارێک ئالاساس ئەمانە و ئینە. دەستە خۆش بێ زرێ بار وا دیارە ئەو دوکانانی کە وێنەگرەکەم بۆ ئێوەی گواستەوە بەشێکە لەو دوکانانی کە سووتێنراون لە دوێنێەوە و بەشێکی زۆر لەو ئۆتۆمبیلانی کە لەلایەن هاوڵاتیانەوە هێنراوە بۆ ناوچەی پیشەسازی بە مەبەستی ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلانە چاک بکرێنەوە هەر لە نێو دوکانەکان ئۆتۆمبیلەکان سوتاون و ژمارەی زۆر ئۆتۆمبیلیشی تایە و جگەلەوە وەکو ئەم هاوڵاتیە خود وەکو ئەم دوکاندارە باسی کرد بەشێکی زۆر لە کوردەکان دوکانەکانیان چۆڵەکەن و وەشتەکانیان بەروشێنێکی ترە گوازنەوە چونکە ترسی ئەوان هەیە دوای ئەوەی کە دەنگۆی ئەوە هەیە چەکدارانی ئاسایبی ئەهل الحەق بەڕێگاوە بن بەرەو قەزای دروستخورماتوو ئەوان ترسی ئەویان هەیە جارێکی تر شەڕ ڕوبەڕووبوونەوە دروست بێت و دوکانەکانیان تاڵان بکرێ. بۆیە لە ئێستادا دوکاندارەکانی ناوچەی پیشەسازی قەزای دروستخورماتوو تەنها لە هەوڵی ئەوەدان کە ئەو شتانە یاخود ئەو کەرستانی کە لەنێو دوکانەکانیانە بەرەو شوێنێکی تر بیگوازنەوە. بەڵێ ڕۆکان ئاماژە بۆ بکە هیچ بەرپرسێکی قەزاکە هاتووە بەدەم داواکاریەکانی ئەو هاوڵاتیانەوە؟ وا دیارە ئەزرێ بار بەشێکی زۆر لەم هاوڵاتیانە نانەوێت لە بەردەمی کامێرە قسە بکەن چونکە ترسی ئەویان هەیە کە دواتر لەلایەن چەکدارانی حەشدی شعبیەوە ئازاریان بدرێ. بەڵام ئەوەنێکی ئێمە زانیاریمان هەیە و پەیوەندیمان بە بەرپرسانی قەزای دروستخورماتوو کرد لە ئێستادا هێزێکی زۆر لێزەکانی پێشمەرگە و حزبەکان هێزی تایبەتی خۆیان نردووە بۆ پاراستنی بارەکەکانی خۆیان و بۆ پاراستنی هاوڵاتیانی کورد لە قەزای دروستخورماتوو. ئێمە ئێستا لە ناوچەی پیشەسازین کە ئەکەوێتە دەرەوەی قەزای دروستخورماتوو بەڵام لە گەشتەکانی تری هەواڵ ئێمە چینە ناو بازاری قەزای دروستخورماتوو و ئەو ماڵانەی کە لەلایەن چەکدارانی حەشدی شعبیەوە سووتێنراون وا دیارە دوێنێ پاشەوەی کە شەڕ ڕوبەڕووبوونەوەکان بەردەوام بوون خانوویەکی زۆری ماڵی کورد سووتێنران. ئێمە لە گەشتەکانی ترە هەوڵە دەین بچینە نێوگەڕەکەکانی قەزای دروستخورماتوو. بەڵێ زۆر سپاس بۆ ڕۆکان جاڤ لە دروستخورماتوو لەگەڵمان بوو. سپاس بۆ